هاوشێوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندان لە قەزای سۆران و چۆمان و ڕەواندوزی سەر بە پارێزگای هەولێر دەستی پێکرد. لە قەزای سۆران هەر لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانی مامۆستایان هێزێکی زۆری ئەمنی هێنرایە شوێنی خۆپیشاندان و ژمارەیەک مامۆستا بۆ ماوەی 3 کاتژمێر دەستگیر کران و کۆتاییش بە خۆپیشاندانەکان هێنرا. هەروەها ڕێگاش بە کەناڵەکانی ڕاگەیاندن نەدرار و ماڵی خۆپیشاندانی مامۆستایان و موچە خۆران بکەن. دواتریش بە هەوڵەکی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دەستگیر کراوان ئازاد کران. بەناوی خدای بەخشندە میرەبان دیارە ئەمڕۆ وەکو بەشک لە مامۆستایان بەنیاز بنگربنەوەکی ناڕازی بەرامبەرە و پاشەکەوتی موچێ و شێوازێکی تری جارێکی تر کە پاشەکەوتەکە سەپێنراوە بەسەر مامۆستایان بڕیار بگربنەوەیەکی ناڕازایی ئەنجام بدەینە بەردەم پەروەردا بەڵام بەداخەوە هەر لەگەڵ گەیشتنمان بەوێن دەرێ برایانی ئاسایش هاتن دەبەوێ و ڕێگریان کرد بەڵام لە ناکاو بێمەیان گوت فەرمو مامۆستا بۆ ئاسایش و هەروەها ئاگام لە دواوە کارمەندێک لەگەڵ مامۆستایان چش مامۆستایان کرد بەداخەوە ئەوەی نەخوازرا بوو کارێکی نەخوازرا بوو هەرچەندە ئێمە لە ئاسایشی ناوشارە و ژمارەیەک مامۆستا و هەروە چالاکوان گواستانەوە لە بۆ ئاسایشی گشتی بەس بەداخەوم لە بۆ ئەوەی کە جەمعاتێک هەندێکیان لە کارمەندانی ئاسایش زۆر بەتوندی ئیهانی هەندێک مامۆستا کرد بەشق لەبەر چاوی خۆم بەشق لە چەند مامۆستا چەندە تۆ بچ پەروەردەیەک کە تو لە بەردەستی مامۆستا پەروەردە دەبی ئەگەر تو شکۆی مامۆستاشکان یعنی شکۆی وڵاتەکەی خۆشکان ئەمە چه ئوسلوبێک بدەبی بەرامبەر بە مامۆستان بەکاربێتن و دواتریش بۆ ماوەی 4 کاتژمێر ئێمە دەست بەسەر کران و بەشێک لە ئێمە کە من خۆم یەکێکم لەوانە لە ئینفرادی کراوین و ئەمە پێمان وایە حکوومەتێک کە ناتوانێتن بە شێوەیەکی یاسایی مامەڵە لەگەڵ خەڵک بکاتن هیچ کاتێک ناتوانێتن حکومڕانیەک بە شێوەیەکی دادێکی کۆمەڵاتی بداتن. هاوشێوەی شارەکانی تریش بۆ ماوەی 2 ڕۆژی لەسەر یەک مامۆستایان و فەرمانبەرانی قەزای ڕەواندۆز خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕای دەگەێنن تا سیستەمی پاشەکەوتی موچە هەڵنەوەشێتەوە بەردەوام دەبن لە گربوونەوەی ناڕەزایەتی و خۆپیشاندانی جەماوەری. بەڕاستی شەرمەزاری و سەرشۆڕیە لە بۆ حکومەتی هەرێم بە قسەی باق و بریخی بەغدای هەڵبخەڵەتێ بەخۆشی لەوان خەراتر بێ نازانم تاکەنجین ئەو میلەتە بەستە زمانە چەوسێنەوە ئێمە بەردەوامین بایکۆت بەردەوامە حتا ژیان بەردەوامی بایکۆتیش بەردەوامە پشتگیری لە هەولێرەکەین بەڕاستی بەخوێن پشتگیری لە هەولێرەکەین ئەو خۆپیشاندانی ئەمڕۆ لە سۆرانیش سەرکوت کرایە بەڕاستی ئێمە لێرەوە وەکو مامۆستایانی ناڕازی ڕەواندۆز سەرکۆنەیەکەین و شەرمەزاریانەکەین ئێمە ئەڵێین بەڕاستی ئەسەفە بەداخەوە دەستگا ئەمنیەکان هەمویان لەژێر دەستی مامۆستایان پەروەردەبووینەوە پێگەیشتینە لانی کەم شەهادەیەکیان بەدەستهێنایە ئەوڕۆ چۆن ئەبێ بە شەق و شلاق وەکو ئەوەی هەولێرە دووبارەکەنەوە لە سۆران چەندین مامۆستایان یانە کردە و هاوکات لە قەزای چۆمانیش خۆپیشاندانێکی فراوان لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانی سنوورەکە بەڕێوەچوو تیایدا بەیاننامەیەکیان خوێندەوە و ڕایان گەیاند هۆکاری شکستی حکوومەتی هەرێم لە پێنەدانی موچە تەنها بوونی گەندەڵیە بۆیە ئەوان ئامادەنین ببنە قوربانی شکستی سیاسی و ڕێکەوتنە ژێربەژێرەکانی یەکێتی و پارتی. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری سۆران.